یەکێک لەو هێمادەنجیانەی کە خوێندکاران و قوتابیانی پۆلی 12 پێویستە بیزانن بریتیە لە ووی درێژ. بزانین ووی درێژ هێمادەنجەکەی چۆنە. هێمادەنجی ووی درێژ بریتیە لەوەی کە یومان هەیە دوو نوقتەی لەگەڵە، کەواتە هەر کاتێک یومان هەبوو دوو نوقتەی لەگەڵ بوو ئەوە هێمای دەنجی ووی درێژە. بزانین لە چەند حاڵەتێک دروست دەبێت. حاڵەتەکان یەکەم ئەگەر هاتوو دەبڵ ئۆمان هەبوو. ئەگەر دەبڵ ئۆمان هەبوو ئەوە ئەو کاتی بزانین لە چ بارودۆخێکدا ووی درێژ دروست دەکات. ئەگەر هاتوو لە دوای دەبڵ ئۆیەکە یەکێک لەم پیتانەمان هەبوو، ئەگەر ئێممان هەبوو، ئەگەر ئێنمان هەبوو، ئەگەر دیمان هەبوو، ئەگەر ئێڵمان هەبوو، ئەگەر ئێفمان هەبوو، ئەگەر تیمان هەبوو. ئەگەر یەکێک لەوانە بە دوای دەبڵ ئۆیەکەدا هاتبوون ئەوە بزانە کە دەبڵ ئۆیەکە بە ووی درێژ دەخوێندرێتەوە. بەڵام خوێندکاران و قوتابیانی بەڕێز دەبێت ئێوە هەمیشە ئاگدار بن کە لە زمانی ئینگلیزیدا شتی شازمان هەیە، لەوانەیە یاساکە 100% لەگەڵی نەگونجێ، بەڵام کاراسانیەکی زۆرە بۆ تۆی خوێندکار و قوتابی ئازیز. ئێستا نمونە بهێننەوە. ڕووم کەواتە ئەو دەبڵ ئۆیە بەچی ئەخوێندرێتەوە؟ بە ووی درێژ دەخوێندرێتەوە. بۆ؟ چونکە لە دوای دەبڵ ئۆیەکە ئێم هاتووە. بۆ ئێنەکە ئەگەر بڵێین مون، 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 کەواتە هەر کاتێک دەبڵ ئۆیەکە ئێنی بەدوا دەهات بە ووی درێژ دەخوێندرێتەوە. ئینجا ئەگەر تەماشا بکەین وشەی فود، فود، کەواتە ئەمەش بە ووی درێژ دەخوێندرێتەوە. هەر کاتێک ئێمە بۆ نمونە بینیمان لە دوای ئێفەکە، لە دوای دەبڵ ئۆیەکە ئێفمان هەبوو ئەوە ئەو کاتی بۆ نمونە بە ووی درێژ دەخوێندرێتەوە. بۆ نمونە ئەگەر بڵێین ڕوف یعنی بان، سەربان، کەواتە ڕوف، ناڵێ ڕوف، دەڵێ ڕوف، وەکە درێژ دەکەیەوە. ئینجا تیەکە بۆ نمونە ئەگەر بڵێین بوت، وەکو بڵێین پۆتین یان جزمە، کەواتە بە ووی درێژ دەخوێندرێتەوە. ئەلێرەدا ئێمە چەند نمونەیەکمان هێناوە لەسەر ئەوەی کە دەبڵ ئۆ یەکێک لەم پیتانەی بەدوا دەهات ئەوە بە دەنجی ووی درێژ دەخوێندرێتەوە. و بۆ ئێڵیش دەتوانین بڵێین سکوڵ، سکوڵ، کەواتە ئێستا فێری ئەوە بووین کە حاڵەتی یەکەم ئەگەر هاتوو دەبڵ ئۆیەکە یەکێک لەم پیتانەی بەدوا دەهاتبوو ئەوە بزانە کە دەنجی ووی درێژ دەخوێندرێتەوە. دەبڵ ئۆیەکە بە ووی درێژ دەخوێندرێتەوە. بۆ دەرسەکانی داهاتوو ئینشاءڵڵا زیاتر بزانین لە چەند حاڵەتێک ووی درێژ دروست دەبێت. ئەمە حاڵەتی یەکەمە. بۆ دەرسەکانی داهاتوو حاڵەتی دووەم و سێم و چوارەم و پێنجەم و شەشەم باز دەکەین. بەڵام پێش ئەوەی کە کۆتایی بە دەرسەکەم بهێنم ئێمە دوو وشەی شازمان هەیە. بۆ نمونە لەوانەیە یەکێک لە بینەرەکان بڵێ فلود یان بلود، چونکە مامۆستا ئەلێرا باسی ئەوەی کردووە کە ئەگەر هاتوو دیمان هەبوو ئەوە ئەو کاتی بە ووی درێژ دەخوێندرێتەوە. بەڵام ئەم دوانە شازن، بە ووی درێژ ناخوێندرێتەوە، بەڵکو ئەمە چۆن دەخوێندرێتەوە؟ دەخوێندرێتەوە بە فڵەد، فڵەد، ناڵێ فلود، و ئەمەش دەخوێندرێتەوە بە بڵەد واتە خوێن، بڵەد واتە خوێن، فڵەد واتە لافاو. اینجا بۆ دەرسەکانی داهاتوو چاوەڕێ بن و دەرسی نوێتر لەسەر ووی درێژ دەخوێنین.